تسمع النظام الداخلي. اسمع. دەنگدان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردنەکانی عێراق بەرە بەیانی دووشەممە لە کەش و هەوایەکی پشێ و تند و بەکردنە دەرەوەی بەشێک لە پەرلەمانتارە ناڕازیەکان بەڕێوە چوو. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دوای پەسەندکردنی هەمواری یاسای هەڵبژاردنەکان لە ڕاگەیەندراوێکی داوتی ئەنجومەنەکە لە کۆبوونەوەی ژمارە 16یەمینیدا بە ئامادەبوونی 218 پەرلەمانتار دەنگیدا بە پڕۆژە یاسایی هەمواری سێیەمی یاسای هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگا و قەزاکانی ژمارە 12 ساڵی 2018. هەموارەکە گەڕانەوەیە بۆ یاساکەی ساڵی 2018 کە و کاتەش بزوتنەوە ناڕازیەکانی شەقام ڕەتیان کردەوە و توانیان حکوومەت هەڵبۆشێنەوە و پەرلەمان ناچار بکەن بە هەموارکردنەوەی یاساکە. دواتر هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام درا و تێیدا لە کۆی 329 کورسی پەرلەمانتارە سەربەخۆکان نزیکی 7 کورسیان بەدەستێنا. لەم هەموارە نوێدا جارێکی دیکە سیستمی سانتلیگۆ دانراوەتەوە کە لە بەرژەوەندی حیزبە گەورەکان و دژی حیزبە بچووکەکانە بۆیە لایەنە سەربەخۆکان ناڕزایەتیان دەربڕی و یاسا نوێیەکان بە هەوڵێک بۆ درێژە پێدان بەدەسەڵاتی حیزبە گەورەکان و ئاوابوونی خۆری پەرلەمانتارانی سەربەخۆ و لایەنە دیموکراسیەکان لە قەڵەمدا. بڕیارە هەردوو هەڵبژاردنی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و قەزاکان بە پێی یاسای نوێی هەڵبژاردنەکانی عێراق لە تشرینی دووەمی ئەم ساڵ بەڕێوە بچن. بەپێی یاسا هەموارکراوەکە هەر پارێزگایەک دەکرێتە یەک بازنەی هەڵبژاردن، بەمەش عێراق بۆ 18 یان 19 بازنەی هەڵبژاردن دابش دەکرێت لە بری 83 بازنەکە لە یاسای پێشوودا هەبوو. وەک ناڕزایەتیەکیش لە تێپەڕاندنی یاساکە بزوتنەوەی ئیمتیداد کە خاوەنی 9 کورسی ئەنجومەنی نوێنەرانە لە بەیاننامەیەکیدا سەرکۆنەی کردنە دەرەوەی پەرلەمانتارەکانی کرد لە هۆڵی پەرلەمان و ڕایگەیان لە دژی هەر دەرەنجامێکی کۆبوونەوەکی ئەنجومەنی نوێنەران لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار دەکەن. لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیشەوە کە بڕیارە ئەم جارە لەگەڵ پارێزگاکانی دیکە بەڕێوە بچێت، شاخەوان عەبدوڵڵا جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند تەواوی ئەو بربەستانەی کە لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دابوون لابران و بۆ یەکەمین جاریش لە دوای 2003 سەرژمێری ساڵی 1957 دەکرێتە بنەما بۆ دەستنیشانکردنی هاوڵاتیانی شارەکە. ئەمەژەی بۆش کردووە ناحەی سەرگەڕان کە دوای ساڵی 57 لکێنراوە بە کەرکووکەوە دیسان دەبنە بەشێک لە خەڵکی شارەکە و مافی دەنگدانیان دەبێت. هەروەها هەموو ئەو هاوڵاتیانی بە ئامانجی سیاسەتی تعریب هێنراونەتە کەرکووک مافی دەنگدانیان نییە. ئەوەی چاوەڕوانیش دەکرێت لە دوای پەسەندکردنی هەمواری یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کاردانەوەی هەرێکە لە ڕەوتی سەدر و شەقامی عێراقیە کە پێشبینی یاساکەشی پێوە بەسرا بێتەوە.